جەنگی جەنگەکان دەست پێ دەکات جەنگی سێمی جیهانی یان وەک دەوترێت جەنگی ئەتۆمی بەنسبەت زۆر کەسەوە بۆتە مەسەلەیەکی وەستاو لەسەر کات نەوەک چەند ئەگەرێک بێت بۆ ڕوودان یان ڕوونەدان. قورس نییە بۆ ئەوەی هەست بە ئاماژەکانی دەستپێکردنی ئەم جەنگە بکەیت. لەم ساتەدا چەندین دۆسی ناکۆچی گەورەی جیهانی هەن لە هەر ساتێکدا دەکرێت ببنە پڕیشکی هەڵگیرسانی ئەو جەنگە. لێرە لەسەر سنووری نێوان رووسیا و ئۆکرانیا رووسەکان هەزاران جەنگاوەریان بە چەکی تۆقەنەرەوە بڵاو کردوتەوە کە ئاماژەن بۆ داگیرکردنی ئۆکرانیا، بەڵام ئەمریکا و ئەوروپیەکان هەروە دەستەوەستان ناوەستن. مۆسکۆیان ئاگادار کردوتەوە کە هەر جوڵەیەک باڕاستی ئۆکرانیا بکات وەڵامی جەرگ بڕ وەردەگرێت. لێرەش لەسەر سنووری نێوان تایوان چین دۆخەکە مەترسی کەمتر نییە لە دۆسی ئۆکرانیا. چین ئامادەکاری کردووە بۆ داگیرکردنی دوورگەی تایوان کە بە مۆڵکی خۆی دەزانێت، بەڵام ئەمریکیەکان هەڵوێستیان ڕوونە کە ئامادەن بە چەکی ئەتۆم وەڵامی چین بدەنەوە ئەگەر ئەو وڵاتە دەستبەرداری بیرۆکەی داگیرکردنی دوورگەی تایوان نەبێت. هاوشێوەی تایوان و ئۆکرانیا دۆسیەی کۆریاکانیش مەترسیی گەورەیە بۆ پریشکی شەڕێکی جیهانی. لەلایەکەوە کۆریای باکوور پاڵپشتە بە پشتیوانی ڕووس و چینیەکان و لەلایەکی دیکەشەوە کۆریای باشوور پشتی بەستووە بە هێزی ئەمریکا و خۆرئاواییەکان. بێگومان دۆسی ئەتۆمی ئێرانیش مەترسیەکی دیکەیە. ئیسرائیلیەکان دەمێکە هۆشداریان داوە کە هێڵی سوورە لای ئەوان ئێران ببێت بە خاوەنی چەکی ئەتۆم. ئامادەن لەو پێناوەدا هەموو جوڵێک بکەن. لەوانەش لەم کاتەدا باس دەوە دەکرێت تەل ئەڤیڤ و واشنگتن سەرقاڵی داڕشتنی استراتیجیەت و پلانن بۆ لێدانی گورزێکی تون لە ئێران بە جۆرێک کە لە چەند کاتژمێرێکدا توانە جەنگیەکانی نەهێڵێت. و لە نێوان هند و پاکستانی دوو دراوسی ئەتۆمیەکە ڕکابەری بەردەوام دەبێت تا ئەو ساتەی دۆخ ئەقلیشێتەوە. ئەمە واتای ئەوەیە سوپای وڵاتە گەورە و دەوڵەتە ئیقلیمیەکان سەنگەری جەنگی جیهانی لە یەکتر ئەگرن کە نزیک دەبێت لە تەقینەوەی دۆخەکە لە هەر ساتێکدا کە ئەمە سیناریۆیەکە هاتنەژوورەوەی سێ غەواسی ئەتۆمی ڕووس بۆ بەڵتیق و مناوەڕاتی هاوپەیمانی باکوور ئەتڵەسی لە دەرەی ڕەش پشتگیری دەکات. هەرەوەندەش نا ڕووسەکان بۆ یەکەم جار لە مێژوودا لە زێرەی هێمندا مانۆڕی سەربازی دەکەن کە ئەوە ژوارێک دەدرێتەوە ڕووسەکان چوونەتە ناوچەی نفوزی ئەمریکی لە ڕۆژئاواوە. ئێستا دووجەم سەربەهێزەکەی جیهان ئەمریکا و ڕووسەکان بە هەموو شێوەیەک خەریکی نمایشی هێز و توانە سەربازەکانیان و پیشان یەکتری دەدەن. ئەوەش مەترسیە گەورەکەیە کە دوور نییە لە هەر ساتێکدا نمایش بگۆڕێت بۆ جەنگێکی ڕاستەقینە. بێگومان بە هەمان شێوەش چین جەمسەرێکی دیکەی هێزە و دوانە کەوتووە لە ئامادەکاری بۆ هەر ئەگەرێک و هەستاوە بە دروستکردنی دیوارێک لە 10,000 موشکی ئەتۆمی لە ژێر زەویدا.